ئەم دەقە پیرۆزانە زمانی ئینجیلی حەزرەتی عیسا بووە. ئەم پیاوە یەکێکە لەو شارەزا دەگمەنانەی زمانی ئارامی لە دوکانەکەی لە معلولای باکووری دیمەشق کە چەند ساڵێکە سەرقاڵە بە فرۆشتنی پەرا و ئەو سروتە دەنگیانەش کە بە زمانی ئارامی تۆمار کراون و خۆشی لە خوێندنەوەی دەقەکان بەردەوامە. زمانی ئارامێ زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر لە گوندی معلولاوە ئاخاوتنی پێکراوە. لە سەدا هەشتای خەڵکی معلولا بە زمانی ئارامی ئاخاوتن ناکەن، تەنها لە 20 لە سەدی تەمەنی 6 ساڵان بەرەو ژوور بەو زمانە کۆنە دەدوێن. خۆناغی مەترسیداری زمانی ئارامیە کە بەرەو لە ناوچوون دەڕوات. لە ڕابردوو چەکدارەکانی سەر بە ڕێکخراوی قاعیدا لە کۆتایی ساڵی 2013دا دەستیان گرت بەسەر معلولادا بەو هۆیشەوە زۆر لە مەسیحەکان هەڵاتن. بەڵام ئەوڕۆ خەڵکەکەی گەڕاوەتەوە و کڵێسا کۆنەکەی معلولا ناری لواسیعە ئاوەدانە و سروتەکان بە زمانی ئارامی دەنگەداتەوە. زمانی ئارامی بەرەو لە ناوچوون دەڕوات لەبەر ئەوە زمانەکە تەنها لەسەر زاری کۆمەڵێک کەسدایە کە بە زمانی ئارامی سروتە ئاینیەکانی کڵێسە دەڵێنەوە و یا بەو زمانە هەڵبەستەکان دەنووسن. معلولا لە سووریا شوێنێک بووە بۆ سەردانیکردنی گەشتیارە. زۆربەی شوێنەکانیش پڕن لە دانیشتوان. فێرگەیەکی بچکۆلە لە معلولا منداڵەکان زمانی ئارامیشی تیا خوێنن. لەو بەرزمانی ئارامی لە پرۆسەی خوێندندا نەبوو، تەنها لە ماڵەوە پێی دەدوان بۆ هۆکارەشنەوە لە دوایینەوە گواستراوەتەوە. ئەو منداڵانەی لە ماڵەوە بە ئارامی ئاخەوتنیان نەکرد بێت ئەوە نایزانن. زۆربەی ئەو منداڵانەش لە دەرەوەی معلولا بوون تەنها زوبانی عەرەبی دەزانن. ئێستا ئەو منداڵانەی زمانی ئارامی دەخوێنن هیوایەکی بچکۆلەیە بۆ مانەوەی زمانەکەی کتێبی پیرۆز.